ئەمەلو ئەوەی ئولفەتەک محەبەتێک لە نێوان زاوا و خەسوو دروست بی، یعنی شتێکی ئەوها لەتیفەش خۆش گوتم چێ نەناو موبایلەکەی ڕسمی خەسووی تێدایە. ئەوە لە مێژە نییە، ئەوە هەر من زمنی ئەو شەوانەیە، هەر لە زمنی ڕەمەزانە. ئەو چییە ئەوەش هینامان لۆ ئەوەی کە مەحەبەتی لە کۆمەلگا زۆر جار دەگوترێ خەسوو لەگەر بوچی خەسوو لەگەر زاوای تەبانینە لەگەر یەک، زۆر جار ئەوها باز دەکرێت. ئەمە لۆ ئەوەی ئولفەتێک محەبەتێک لە نێوان زاوا و خەسوو دروست بی، یعنی شتێکی ئەوها لەتیفەش خۆش گوتم چێ نەناو موبایلەکەی ڕسمی خەسووی تێدایە. یەکێک هەر یەکسەر هەستاوە فەوری گوتی مامۆستا ئەمن، گوتم وەرە دەست خۆش بی ئەوە هەدیەی خۆت وەرگرە. ئەو نازم قەلەم قورئان بوو، نازم چ بوو دامانیان بووم بوویان ئەوە بوو. ئەو بابەتانە زۆر تەبیعیە، بەس خەڵک یعنی زۆر جار بەلا ڕێدەبا مەوزوعەکەی زۆر تەبیعیشە. حتى لە زمانی پێغەمبەری صلی الله علیه وسلم نەناو مزگەوت حەبەشیەکان هاتینە زۆران بازێنیان کردیا، مسارعەیان کردیا نەناو مزگەوتی پێغەمبەری صلی الله علیه وسلم. پێغەمبەر صلی الله علیه وسلم بەخۆی تەمەشای کردیا، عایشە خوای لێ ڕازمی لە پشت پێغەمبەری صلی الله علیه وسلم تەمەشای کردیا.